دامان چارچوبه ده به پشتوانیا به بنگاوا دیروکی یا تفگر آزادی رسیده دبن. چالاکوان سیاسی جه باشور کردستان نوروز فاضل آنی زمان که دولت ترک حتی حال برانبری به واژوی آشتی خمساره. نوروز فاضل دیار کرد که جدیبونا به واژوی جه پیوندی آخواه به هولدان ریبر آپو و هیه و گوت دوی نها دولت ترک برسوک جدی جبو و به واژوی هبه و پیوست کمیسیون لگل بریز او جلان رونه دا که او بیواجو به پیش بکوه. دستان خوش بید لراستی دا ام هنگاوی که حوالان نردویانا گریلاکانی دفگری آزادی کردستان ناویانا براستی جێگەی شۆکردنی دنیای لەسەر پرسی ئاشتی و هەنگاونان لە ڕووی ڕاستەقینەی ئەخلاقی سیاسی تەفگەری ئازادی کوردستان. دیارە ئەمە یەکێکە لە بانگوازە هەرە گرنگەکانی ئەو تەفگەرە بۆ نیەتپاچی و ڕازگۆیی و بەهادان بە ئاشتەوایی لە ناوچەکە و تورکیا بە تایبەتی. ئەم هەنگاوە هەنگاوێکی مێژوویە کە گرێدراوی داخوازیەکانی بەڕێز ئۆچالانە کە لە کۆنگرەی 12 بەدواوە هەڵۆشانەوەی کۆنگرەی بەستنی کۆنگرەی 12 پەکەکە کە بە تەواوەتی تەفگەری ئاپۆچی پابەندی داواکان و بڕیارەکانی بەڕێز ئۆچالان بوو. دەوڵەتی تورکیا دامایەتەوە ئەوەیە کە ئاشتی قبول بکە بەو مانایی کە ئاشتی بنەمایەکی ڕاستەقینەی ئاشتەوایی و ئارامیە لە ناوچەکەدا. ئەگەر چی دەوڵەتی تورکیا تاکو ئێستاچێ با بڵێن خەمساردیەکەیە سیاسەتێکی با بڵێن دووپارچەی و دووفاقێت هەیە لە پرسی ئاشتیدا هێشتا وەڵامێکی ئەرێنی تەواو لەلایەن دەوڵەتی تورکیاوە بۆ ئاشتی بەڕاستی بەدی ناکرێ ئەوەی هەشە لەسەر ئاستی تاکەکەس و لایەن و گروپێ لەسەر ئاستی دەوڵەت ئەگەر چی هەنگاوەکە هەنگاوێکی با بڵێن زۆر جددی نییە بەڵام بە هۆکاری تواناکانی بەڕێز ئۆچالان فشارەکانی ئۆچالان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی زهنیەوە لە ڕووی پەیوەندیەکانیەوانێ لە ڕێ ئەو دەستە و گروپانەی کە دروستکران لە ناوگەل و لە ناولایەنە سیاسی و ڕێکخراوەکاندا جێگە بگرن هەنگاوی جددی هەیە کەواتە ئێستا ئەرکی دەوڵەتی تورکایە وەڵامێکی جددی بۆ پرسی ئاشتی هەبێت لەو ڕۆی کە پێویستە کە کۆمیسیۆنیش کاتێک کە دامەزرێت لەگەڵ بەڕێز ئۆچالاندا گفتوگۆی قوڵتر و فراوانتری